لە پاڵ ئەوەی کە ئەمە کارەساتێکی سروشتی بووە بەپێی دەرەنجامی راپۆرتەکەیان دەکرا هەندێک ئیجراءات بکرایە کە زیانەکانی ئەم کارەساتە سروشتی کەمتر بکردایەتەوە کە بەداخەوە نەکراوە و لێکۆڵینەوە لەگەڵ چەندین بەرپرسی حکومی خۆجێی ئێرە کراوە و لە دەرەنجامی ئەو لێکۆڵینەوەیە پێشنیار ئاڕاستەی بەندەی مخلص کراوە بۆ ئیجراءاتکردن بەرامبەر بەو کەسانە ئەمانە مقابلەیان لەگەڵا کراوە و ئەتوانم بڵێم لەو 5 کەسەی کە پێشنیار کراوە چواریان هەستیان بە بەرپرسیارەتی کردووە و داوای بەخشینیان کردووە لە پۆستەکانی خۆیان ئەو 4 کەسە کە لێرە ئاماژەیان پێدەم بەڕێز قایمقامی چەمچەماڵە سەرۆکی شارەوانی چەمچەماڵە سەرۆکی شارەوانی شۆڕشە بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵە ئەم 4 کەسە هەستیان بە بەرپرسیارەتی کردووە هەستیان بە ئازاری خەڵکی خۆیان کردووە و داوای بەخشینیان کردووە لە پۆستەکەیان بەڕێوەبەری ناحیەی شۆڕش ئامادە نەبوو داوای بەخشین کە لە پۆستەکەی بەڵام بەپێی لێکۆڵینەوەی لیژنەکە کەم تەرخەم بووە بۆیە هەنگاو ئەندرێت بۆ ئەوەی ئیجراءات کرێ بەرامبەر بە ئەویش بۆیە بەداخەوە وەک پێویست ئامادەکاری نەکرابوو بۆ حاڵەتێکی وەکو ئەوەی کە ڕووی لە چەمچەماڵ کردووە